ڕۆژی بەرهەملێکردنەوەیە کۆکردنەوەی بەریقەنجی جوتیاران لێرە و لەوێ لەم بێستان بۆ ئەوی دی داهاتێک چاوەڕوانی ئەو مرۆڤە بەرهەمهێنەیە ئەگەر بازارێکی گەرمیش چاوەڕێیان بێت و بەروبوومەکەیان پارێک بکات. بواسطة هاي السياحة توانیمان سوود لە بەرهەمە کشت و کاڵەکان ببینین بازارێکی باشمان هەیە ئێمە ترێ و کاڵک و شووتی و باینجان و سەوزەواتی جۆرا و جۆری هاوینەمان هەیە ئەم دۆخی ئەمساڵ بۆ ئێمە زۆر باشە بە تایبەتی بەهۆی کۆرۆنا ڤایرۆسەوە دەواازە سنووریەکان داخراوە داوا دەکەم حکوومەت یارمەتی جوتیاران بدات. لە باخ و بێستانەکانی شاری دیوانیەی خواری و عێراق بەرهەمی هاوینە ئامادەیە بۆ بازار کۆڵی ئەو مێک منداڵانە پڕەکات و بەدڵی بازار و جوتیارەکەشێتی لە عێراق بەهۆی وەستاندنی هاوردەکردنی میوەجات ڕۆژ ڕۆژی جوتیارە. تحدي للحكومة تحدي واضح بۆ حکوومەت هەوڵێکە بۆ پشت بەستن بە بەروبوومی ناوخۆ بۆ جوتیارانی جوان لێ دەکات زیاتر خۆماندوو بکەن بۆ ئەوی بتوان خۆراکی تەواو بۆ سەرتاسەری عێراقدابین بکەن. ئەم هاوینە 28 بەرهەمی جیاواز لە بازاردایە بەرهەمی نێوخۆ سلماندی پێویست بە هاوردەکردن ناکات. لە دنیادا کشت و کاڵ ئابوووریەکی سەوزە ساڵانە لە عێراق لە وڵاتەکانی سووریا و ئێران و تورکیا و سعودیە و ئەردەن هەموو بەروبوومێکی کشت و کاڵی هاوردە دەکرات وەلێ بەرهەمی هاوینەی ئەم ساڵ وەڵامی ئەو ترسی حکوومەتی داوەتەوە وەک دەڵێن بازارەکانی تێرکردووە. ما تسد الحدود دەخستنی دروازە سنووریەکان وای کردووە ئەمساڵ بەرهەمی کشت و کاڵی لە وەرزی هاویندا بەزایە نەچێت بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە دەواازەکان داخراون ئەمە دەری دەخات بەروبوومی هاوینەی جوتیاران بەشی نێوخۆ دەکات. پشکی شێری سیاسەتی ئابووری حکوومەتی عێراقی لەسەر فرۆشتنی نەوتە بەڵام کشت و کاڵ و بەروبوومی مەزراکان ئابووریە سەوزەکە کە دەکرێ پشتی پێ ببەستێت. یەحیا بەرزەنجی دەنگی ئەمریکا. 60